چۆن بوو لەگەڵ سەرمان ڕاهاتن ئارێ نەفتان وەرگرتووە ئەرێ ماڵی حکوومەت و باڵی کەسە بەرپرسەکانی هەرێمی کوردستانیش وەکو ئێوەی هەژار ئاوا بێنەفت و بێنەوتە سەرە لۆچ ماگە ئێستاش پێیان بڵێم نەفت لۆچی ئێستا ئەوە زستانەوە تەواوی دیوە بەهار هات 10 ڕۆژ 20 ڕۆژ ماڵوو بە چه بيت حكومتك يعني دعوة شوك سوزية بكت والشعبوية وبنفط وغاصة تشتغل يعني خوي أولادنا كنفتيان هي زياتر شي قيران دبل سكا سركان دزال هیچ خۆشێک لە وڵاتیدا نەماوە مخابنە لە وڵاتێکی ئەو حالەت بەرمیل نەوت بگرین چکە بخۆمان لەسەر نەوتی خەوتە نەبێ بینەرانی خۆشەویست خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێرەوە دێمە خزمەتیەوەی خۆشەویست لە هەفتەی ڕابردوو سەرمایەکی زۆر هەرێمی کوردستانی ئاوا داپۆشی و سەرجەم شارەکان سەرمایەکی زۆر و سەرماوسۆڵێکی باشی گرتوبووینەتەوە خەڵک تقریباً وردە وردە لەگەڵ سەرماکە ڕاهاتووی تر وردە وردە خۆری گەرمیش دەردێتەوە بەڵامەوەی ئێمە سیرمان کردووە متابعەمان کردووە هەموو شتێک یەتوە ڕوا بەڵام ئەو بێنەوتیە قەت ناڕوە هەر خەڵکی هەرێمی کوردستان بێنەوت و بێنەفتە ئەخۆ ئەمڕۆ دەسمە نێو هاوڵاتیان و دەپرسم ئەرێ چۆن بوو لەگەڵ سەرمان ڕاهاتن ئارێ نەفتان وەرگرتووە ئەرێ ماڵی حکوومەت و باڵی کەسە بەرپرسەکانی هەرێمی کوردستانیش وەکو ئێوەی هەژار ئاوا بێنەفت و بێنەوتە ئەخۆ ماڵی ئەو کەسانی کە خۆیان بە گەورەی و میلەتە و بە مەرجەعی باڵاژەزانن بێکارەبا و بێنەفتە ئەمڕۆ تاوتوێی ئەم تەوەرانە لەگەڵ هاوڵاتیان دەکەی خەمی خەڵک دەکەمە میوانی بەرنامەکەم ێوەش بینەر و بیسەرمان بن و بینەری سەرنجی هاوڵاتیان بن ئەم ماوەی ڕابردوو سەرماوسۆڵێکی زۆر بوارەیەوە چۆن بوو لەگەڵ سەرماوسۆڵ ئێستاکە ئەم سەرمایە بەریداون یان نا سەرتا دەستخۆشتان لێ دەکەم مێ سەرکەوتن بۆ کەناڵی پێیان دەخواز بێدوان سەرکەوتی بێت سەرماوسۆڵی زستان کاریگەری خۆی هەبوو لە سەر تاکبەتاشی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی ئەو چینانەی کە چینی هەژارن کە لە ئێساکە لە دۆخێکی سەختدا دەژین بۆ هەژارەکان هەر کاتێک کە باران دەبارێت کە خی گەورە خۆی باران باس دەکات ڕەحمەت و لە کاتی بارینی باراندا هەم مرۆڤەکان هەم ئاژەڵەکان هەم بوونەوەرەکان هەست بە دڵخۆشی دەکەن بەڵە کۆمەڵە کەسانێک هەنا لەبەرەوەی ناتوانن خانی و شوێنی بۆ خۆیان دابینکەن کە لە کاتی باراندا زانیان پێدەکەوێت سەربارەوە لە کۆمەڵە کەسانێکیشمان هەیە کە سەرماوسۆڵە دێت توانای کڕینی بەرمیل لە نەوتی نییە کە حکوومەت هەرێمی کوردستانیش پلانی وا بوو کە نەوت دابەش بکاتن تاکو ئێستاکە خەڵکی شەیە ئێستاکە بەو نیازەیە ئەوە لە چاڕوانی ئەوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان چەندین ساڵە بەڵێن دەدا لەوە ناخۆشتر نییە کە تۆ لە وڵاتی کابی ژێرەکەت نەوت بێ قەترە نەوتێک نەبێ خۆتی پێگەرم کەیتەوە شتێک نەبێ بۆی کە ژیانی خۆتی پێگوزەرکەیت باشە پێم بڵێت بۆچی نەیدا لە پلانیا بوو زستانێکی سارد بوو بۆچی نایدا بەڕێنەوە وڵای ئەو پرسیارێکە لەوانەیە زۆربەی مەسەن کۆماری خەڵکی کوردستان و پرسیارە بکەن کە پلانی هەبوو بۆچی نەیدا احتیمالی هەیە ململانەی سیاسی بێ احتیمالی هەیە بەڕەوای نەزانێ
احتیمالی هەیە سا بۆ هاوڵاتیانی خۆی نەکات. پێ بڵێم ئەرێ تۆ لەگەڵ سەرماوسۆڵی زستان وەزای چۆن بوو؟ وڵا پێشەچی بەخێر بن بەناوی خی گەورە میرەبان زۆر بەخێر بن. وڵا لە ڕاستیە سەرما تەسیری هەیە لەسەر هەموو خەڵکێک لەر شوێنێکە لەم کوردستانە و لەو زیانەژی و لێرەش پێم وایە کاکبارزان جوان وەسفی کرد خەڵکی کوردستان لەو پەڕی بارودۆخێکی خراپ و نەهامەتی دەژی بەتابەتچینی توێژ و هەژارەکان. من پێم وایە ئەوانەی کە دەوڵەمەندن و وەزعیان باشانە بۆ جۆرە هەستی پێ ناکەن، بەڵام ئەوانەی کە هەژارن بۆوان زۆر زەحمەت بوو بەڕاستی بینیمان، ینی ماڵەکان و ترەوانەی لە کەمپەکان بوون، ئەوانەی کە زۆر نەبوون بوون، ئەوانەی نەدار بوون، ئەوانەی کە هیچ ئیشێکیان تەنانەت کرێکاریەکەن کرێکارێکەشان دەست ناکەوێت بەجددی ینی بۆوانە زۆر خراپ بوو. دنیاکە زۆر سادە خاصەنە هەفتێکە ڕابردوو ینی برێ سەرمای گوتە سەوەڕ نەفتیش نییە، ینی تووەرە لەسەر نەفت بخەوی، ینی نەفت لەسەر نەفت بخەوی ڕۆژانە کە لە تیڤەکان لە سوۆشال میدیەکانەوە دەبیستیم تقریبا ڕۆژێ لەوانێ 600,000 بەرمیل نەفت ڕەوانە دەکرێت بە پارەیەکی کەم. بۆ نمونە لەوانێ ئێستا دیگە حکومەتی هەرێم لەوانێ بەرمیل نەفت بە $62 بێتن، حکومەتی هەرێم بە سافی لەوانێ $25 بۆ بمێنێتەوە بە دەست حەقی کۆمپانیەکانەوە بە حەقی ڕێگاوبانەکانەوە. ژیان لەم وڵاتە نییە. ژیان لەم وڵاتە نیە تۆ سەری کۆمەلگای کوردی بکە نەک کۆمەلگای عەرەبی. ئێستا برێنێ ئێمە ڕاستە لەگەل عەرەب دەوڵەتی وڵاتێک بەناوی وڵاتی عەرەب عێراقی عەرەبە، ئێمە کوردین، ئێمە سەر بە ناوچەیەکی هەموو کورد نشینین. ئەم کارەوەیە کە ڕاستە عەرەب نەفتی هەیە دەفرۆشیتن قەیرانە خۆپشاندان، بەڵام لەگەر ئەوەشە هەموو سەرمانگە هەموو سەرمە ڕئیس عاڵە و 120 لیتر نەفت وەردەگرێت. لە هەرێمی کوردستان ئەوە 3 ساڵە نەفت نییە. نەفت تا کوردستان لە بەنزیخانەکان بە 600 دینار دەمکڕی، ئەوەی شوێتیمە بوویتە 675 دینار. والله سەرما بەڕاستی ئەرێ وڵا سەرمایە بەفرباری ئەو ساڵە بەڕاستی زۆر بەفرباری بەڕاستی ئەم ساڵ بەگشتی سەرما ئارێ وڵا حکوومەتەکە حسابی و سەرمایی کرد نەفتی تەوزیع کرد. واللهەوە 5 ساڵە حکوومەت نەوتی تەوزیع نەکردی 5 ساڵ. ئەرێ لەگەڵ ئەو سەرمایە وەزعتان چۆن بوو؟ دەڵێن گەنج خینی گەرمە و سەرمای نابێرە سەرماتان بوو؟ وڵا ڕاستەکەی سەرمابوون بە گەنج و پیرەوەنیا ڕاستە دەورێکی هەیە لۆ پیران لۆ مناڵان سەرمابوون زیاتر لەوان تەسیر دەکات. بۆ مناڵانی بۆ گەنجان سەرمابوون گەنج و گەنج دەگۆڕدرێ هەیە بە خین ئەگۆڕ خینی گەرمە مەسەلەن جسمی گەرمە عرارە جسمی زیاتر لە عراری گەنجێتی تر. ڕێژەی پلەی گەرما چۆن بوو بە تایبەت لەم 1-2 ڕۆژەی ڕابردوو کەمترین پلەی نزمی سەرما چۆنێک بوو؟ ئەوەندەی ئەمن دیقەتمەندا بێ لە بەرەبەری بەیانەکەی گەیشتی بۆ سالە 6 یان 7 بەڵێ وەڵی ساردا خوب باش داپۆشیوە ئەللاخوا بە زیاد بێ بەسە نەوتمان نییە ئەوەتە ئیشەکەم لێرە ئیشەکەم وای دەمە نەوت. هەر کێک وشی بەڵێ خۆشم کەماندامم سارە لێمی داوە مناڵ بووم ئێستا خەریکی نەگرتووە هیچ ناوەڵە وەرمان ناگرتووە وەریەگرین بەس تاخیری وەریەگری. سەرەتا بە خێراتتان دەکەم. ئەرێ وڵا لە هەرێمی کوردستان خاستان هەولێر هەموو شارەکان کە زۆر سارد بوو بۆی ئەو سەرما سۆڵە و بەفربارینە ڕێکان قەتع بوو ڕاستی چکە هەموو جێک سارد بوو. لایەوە بەفرباری ناوەڵا کەمێک باری بەس وەکو پێویست نەبوو. زۆر بێبەختنەوە هەولێریانە نازانم بۆ ئەوە بێبەختی واللهی سەرما و سۆڵەکەمان بۆ مێنێت ئەویش خێرش خۆی تێدایە. لەگەڵ ئەم سەرمایە وەزعتان چۆن بوو لە دەڤەرەکیەوە بەفربارین هەبوو نەبوو بەگشتی سەرما لایەوە چۆن بوو؟ وڵی سەرما لە لایمە زۆر ناخۆش ئێستا من خەڵکی ڕانیەمە وەکو گەنجێک یعنی زۆربەی کەس ئێستا بێ نەوتە نەوتی نییە سۆبەی دارانیانەوە لەبەرەوەی نەوت نییە سۆبەی داران بەکارێنە سۆبەی داران زیاتر بەکاردێنە لەکەمە لەبەرەوەی نەوت نییە لەکەمە نەوت دێ لەبەر دەوڵەمەندەکان و بەرناکەوێت. ئەوە خەڵک بێنەوتە بۆ ئەوە بێنەوتە بۆ کەس حسابێ بۆ میلەتە ناکەم بەم سلەی زستانە نەفتی وەرنەگرێت. سای دەوڵەمەندەکانەوە چی حیساب بۆ فەقیریەکە کێن دەوڵەمەندە چاوە سەرمەدارانە نەدیوە
کابرا لەولا ڕاتانشێشی دەبە لەولا ڕادێش بەرتانشێشی دەبە بەشە فەقیرەکەی نیاکە زۆر عیبە کورد باسی سەرما بکە ئەحمەد کە کاتی خۆی دەیگۆ ئێستا لە هەندەرانم باشە سەرمامە سەرمایەکەم ئی بێ سۆبایی و بێ جێگا و ڕێگایی نییە بەش بەڵکو ئی بێ وڵاتیە باشە ئێمەش عیبە ئینسانی کورد تاچی کورد بڵێ سەرمامە نازانم دۆ سەرمایتی شەرمە بەڕاستی شەرمە وەز ئەنگۆ چاوایگە نەفتێ ئێستا گو نەفت وەرگرتیە وەرنەگرتیە خودی حسب وێزستانەوەکیان بینین باش ڕاستی هیچ بۆ شتێدا نییە ئەم نابین یعنی حکوومەت بەحسێ چاکسازیەت کرد و نەزانم چە چاکسازیە دی بوو چەکەن وەڵام ببینن خەڵکێ بێ غاز و بێ نەفت و نەزانم چە يعني چاکسازی متوجه نبودم چاکسازی چه دوکی دبر بادی ما خرکی آخر من ناحیه دینارتی از بینم يعني اكل ورنانشيت يعني كو زيادتر بو بنمونه طبيعي كتي وبارتينا اگر يعني تشتكي هو بهم منطقنا كان ابو كاسينو كان يعني ناف نغاز يعني شعبك كافتي منطقه و سرمایه چوابی يعني سرمایه کی زوره بفرباریه نباریه منطقه ما حتى دورية 40 سنتيمة هاتي بفرد زوراتي يعني منطقة ناسيارة بسرماية سرماء يعني منطقة بس نفط غاز يعني تشوف دي شيء بيت حكومتك يعني دعوة شاكسازية بكت والشعبوية وبنفط وغاز تشتغل يعني الان گەنج خوێنی گەرمە و سەرمای نابێ تۆشە بینم زۆر پاش خۆ داپۆشیوە لەگەڵم سەرمایە وەزعتان چۆنە بەڕاستی بەنسبەت گەنجەکان ئێستا لەوانەیە بێنە دەرەوە خۆیان داپۆشنیان شتەی وانەوی بەڵام بەنسبەت عایلە و شتەکانیان لە ماڵەوە پێویستیان بە نەفتە بێ ئیترە بێ خۆیان گەرم کەنەوە یان شتێکە بیانی خۆیان پێ گەرم کەنەوە نفتاوەرگتووە لە ماڵەوە نەوەڵا نەفتکە هەر دەبێ بیکڕی بە پارە گەرنا حکوومەت ناداتێ باش نفتان کڕیوە لەم ڕۆژان نفت بە چەندێک بووە خوشەکانی ئەزانی بەڵێ نفتمان کڕیوە بەرمیلی بە 150,000 بەرمیلێ بەشتانەکە بۆ ساڵێک نەوەڵا بەرمیلێک لەوانێت تا ساڵ خلازەی 5 بەرمیلیش بکڕی ناچاری باش بوو یعنی بۆ نەوت تەوزیع ناکرێ وڵاتێک لەسەر نفتەژی بۆچی نفتی نادرێت ما وڵاتیا بەڕای تۆ کێ خەتابارە وڵی ترە گەڕێتەوە سەر حکوومەتەکە حکوومەتەکە بۆ خەمی و خەڵکەی نیە بەڕای تۆ وڵی تر هەرێکە و خەمی جیرفانی خۆیەتی و هیچ ئاگایان لە خەڵکەکە نیە و وەک بڵێ بەڕ خەڵکەکەیان بەڕەڵا کردووە ئیتر هەر خەمی خۆیانە و لە ئەوروپا سوڕێنەوە بەدڵی خۆیان و خەڵکەکەیان وەلاناوە جا نازانمە گاتە شوێت لەبارەی نفتیوە بە خۆمانەوە زستانەوە تەواو دەبێت نفت وەرمان نەگرتەوە بەرمیلی شاتیتە 150,000 و دوش غازەکە بەخۆی غازەکەش گران بووە و لەگە بنزینە گەنا حتا ئێستا نفتمان وەرنەگرتووە چەند دەبێت نفتان وەرنەگرتە ناو ساڵی پار وەرتان گرتە بوو ساڵی پار وەرمان کرد بەس گران بوو تقریبان بە 58,000 لە سەمە ڕاوەستا چێن دەرەی جەنابەت خەڵکی ناحیە ڕزگاریمە باشە پێم بڵێ لە ناحیە ڕزگاریە و سەرمایە چۆن بوو پێوەی پێما بێ زێشتان لێ نزیکە لەگەڵ ئەو سەرمایە چۆن بوو سەرماکە زۆرە لایەمە بەچە نفت هات بەس نە لۆی مەنا نەکە نفتەکە هاتیە بەخۆی لۆ حکومەتی هاتیە وکو تەوزیع بکە بەس بەسە خەڵکەکەی دابەش ناکە یعنی سخەمی و خەڵکەی نییە لەبەر چی حکومەت ئەوەندە بێپاکە بەرامبەرەوە خەڵکەی بڕای وڵای ئەوجا ئەوە بەخۆ لۆ حکومەتی دەگەڕێتەوە گا من حتا ئێستا قسەی بکەم
باوەڕ ناکەم حکومەت بڵێتن وڵاوە قسەی ڕاستە کەس یعنی قسەکە لۆ کەسێکی چی تو دەکەمە تو تێ دەکێ بەس ئەگەر لۆ حکومەتی بکەین ناوەڵ لۆ حکومەت پێ دوایە جێل هاوڵاتی ناگرێت نەخێر بەڵێ بووە تەوزیعی ناکە نەفتی نییە بەڵام ناتمان هەیە بەڵام نادەت بە خۆی لەعنی لای خۆیە و نادەت ناوتمان زۆرە ئەی چەند ساڵ بوو ناوتی کەرکووکمان لە دەست نەبوو ئەدێ ئێستا ناوتمان هەیە ئەدی لۆ تەوزیع ناکە نازانم 5 ساڵە ناوتمانوان نەگرتیە بەڕاستی هەتا ئێستا غازیش بەسەر داهاتیە یعنی ئەتوەرە غازەکەش بووتە 15-20 هزار یعنی معقولە ئەوها لێبێ بەڕاستی حەز دەکەم ناوتمان و بێ حەز دەکەم غازەکە هەزارێک حکومەت ئەو هەوڵاتیانە بە شوێنە یعنی چۆن بڵێم جارێک بە نەوت دڵخۆش نابن نا جارێک نەوت نییە جارە غاز نییە جارە بانزین گرانە هەر کارەبان نیە هەر جارێک شتەکە بڵێ بۆ بۆم حکوومەت ئاگای لەو میلەتی خۆی نەماوە لە بەرچی بەڕای تۆ بەخوای گەورە چی بڵێن بینەران ئەڵێن نەفت نەمابوو خەڵک هانای بردبوو بۆ سۆبەی غاز لتر خۆی بە سۆبەی غاز گەرمە کردەوە ئێستا غازەکەش نەماوە ئەرێ غازەکەش گران بوو نەماوە ئەرێ ئێستا خۆ بەچی گەرمەکەنەوە وەڵی تر ئەوە لای خۆیە چی بڵێن ئەوە دوعاکەن خۆیان گەرماکە هەر ئەوە ئێستاکە نەفت بە چەند یەکڕن بە چەند نەکڕی نەوت بە چەند هەیە بە سیانزەیە هەیە بە دەبەیە بەڵێ بە دەبەیە لە ماڵەوە ماوەیە لەگەڵم سەرما و سۆڵەیە چۆن ببێنەوت بەڕێتان کرد وەڵی چۆن چەند وەڵا ئەخەوتین کارەباکەشیان تێک داوە ئەمانەوێ لە خۆتان لە هەرەوەڵە لەسەر ماخەوتین وەڵی بڵێن چییە ئیشەڵا حەزەکەین چاکەوە بێ بەدەست خوێن وەڵا ئەمانەوێ داواکاری تۆ چییە وەڵامانەوێ مەتی فەقیر و کرێکی و ئەوانە بدەن پێویستان بە نەفتەکە بەڵێن لەوتمان نییە و ئێستا لەگەڵ غاز چۆن وەڵا لەگەڵ غازە باشە تۆزێ باشە ئەرەوەڵا ئەلحەمدولە گوزارانە زۆر باش بێ ئینشاڵا نەوتی تەوزیع کرێ هەمووان بەو هیوایەن کە ڕۆژێ ئاوا نەوت تەوزیع کرێ کارەبا باش بێ هەرچەندە چەند ساڵێک ئەو هیوایەمان هەیە بەڵام هەر بەو هیوایە بین ئەڵە ئینسان نابێ بێ ومێت بێوانە باڵێ تۆش نابێ بێ ئینشاڵا ناوەڵا لەخوا بە زیاد بێ چەند ساڵە خەریک کاس بین ئینشاڵا ڕاهاتوین حتا دنیا چاکە باش حکومەتی بۆ حسابێت بۆ هەوڵاتی خۆناکەوە حسابێت بۆ خەڵکی خۆناکەوە بە چییە مشکلەکە شعب خۆە چونکی ئەو چاوێت خۆیت بینن یەغادرێ لێتکەن و ڕۆت بن دەنگی خۆش دەنێ عنی ڕۆژە ڕێکخراوە سەرێ ینی ئەو ڕێکخراوە دەهێن ئەوێت سەر پۆرتی و ئێکەتی و گۆڕان و نەزانم چەند دەهێن داوای بەخۆکان و ڕۆژە دەنگدانێش دەخە ڕێز بن دەشن دەنگی خوددانی دە هەر وە هەڵبژێرنەوە یعنی ئەو دەستێت خۆ قوڵێ خۆت بڕن خەتاکە شعبەیە و زۆربەی غەڵەتیۆ مەسەلێ یۆڤێ شعبی ئەس مانتقە بۆ دینۆت بینم ئەس خۆ یعنی وەک شخصێک خەڵکی بۆ دینۆنم ئەس بێ غەڵەتیل مانتقە بۆ دینۆت بینم چونکی وەکی مانتقۆمە مانتقەکۆ یعنی زۆر تۆبعێ پۆرتی و ئێکەتیە دەنگی خود دەنێ یعنی هەموو غەڵەتی دکەنەوە جۆرە کۆدیش نەفسەر هەموو غەڵەت یعنی دێ بیتە ڕۆژە دەنگدۆنێ دێ هەموو دەنگی خوددا نەفووە و هەر ئەو قۆ هەڵبژێرنەوە و ئاخریش خراپی هەر بووە زبڕیتەوە دیارە خەڵک تێرە بۆی وا دەکەم دیارە قەیرانی کارەبامەیە قەیرانی نەوەمەیە قەیرانی غاز سەعات 12 شوێ کارەبای دەدە بە من حکومەت سەعات 12 کارەبای دەبە من ڕیسی من سەعات 12 لە خەوێدەم کارەبای ڕیسی موسیە من بەخوای من هێستا کارەبەم بۆ چە سەعات 12 بۆچمە من بە ڕۆژیشم پێسا بۆ نمونە من دوکانم هەیە دوکانمان هەیە عنی بۆ منە بە ڕۆژیشم پێەیە یم بە شوێسی دەکەم لە کارەبای ڕۆژڵا بۆ خۆوانە کابراوەتە لە هەولێرە 1970 پێڕی کارەبا ڕاشا بوو تەمسانە کەس دەنجێ دەکە ئەوە چێ دەوڵەمەندە ئەوە چێ سەرمایەدارە
ماڵی بەرپرسەکانیش ئاوەکو من و تۆ بێکارەبا بوێنەوتن والله معدل کارەبانێ یەک دقە ڕێسی بکوژێتەوە مۆلی خوان بێک دوو ماڵ دەکەن بۆ میلەتە ما بۆ میلەت نییە ئێگە هەبا ئێسا ئەوە خەڵک کەم قسەی دەکەن لەسەر حکومەتەی خەڵکەمووی پڕە بۆیە قساکە بەڕای جاخەڵ ئێستا من وە خۆم پڕم گەنجێکم دینارێکم دەباغەڵەدا نییە کە بۆ شتم قسە لەگەڵ دەکەم بۆی خەڵک بزانێ ئەوە وەعزی گەنج ئێستا کە گەنج ڕوو لە بەریتانیا دەکە بۆی چیەوەیە یەک دنیا گەنج لە دەریای ئیجێ داخنکا بۆی چی بوو بۆی بێک بۆی وەعز ناخۆشە وەعز خۆش نییە کاتی حکوومەت نفت نادا تۆ خۆ مناڵەکە ڕق ناکەم دڵت دێ مناڵەکە لەسەر ماڕق بێتەوە من بە سەرکی حکوومەت دەڵێم بە سەرکی حکوومەت دەڵێم زۆر شەرمە زۆر عیبە زۆر عیبە کەمەک احترامی منداڵی خەڵکی بگرن چۆن احترامی منداڵی خۆی دەگری کاتی خۆی لە گۆڤاری نەزانم هۆنیا بوو لە شتێک دەیگوت من شیر بۆ منداڵەکەم دەگرمەوە یاری شەوانە ئەرێ باکەمەک شیری ژەوە بگریتەوە باشە باشە بێ بڵێ بۆ نەفت نییە ئایا وڵاتەکەمان بێ نەفتە نەفتمان هەیە خۆی ئەو وڵاتانەی کە نەفتیان هەیە زیاتر تووشی قەیران دەبن بڕۆم پێ بکە بڕۆم پێ بکە چکە سەرۆکان دەجانن باشە دەجان ساختەچین مافیان ئەمە هۆکارە بەڕای تۆ تاوان هۆکارە تاوان ئەگە سەرۆکی حکومەت ئێستا کەمەک لێ ناگەڕێ منداڵی خەڵکی بێنەفت بی لێ ناگەڕێ منداڵی خەڵکی سەرمای بی ئەرە عیب نییە مە سەرمامان بی زۆر شەرما والله هەماو بەس وەرگرتن وەرمان نەگرت و بەس هەبوو لە خۆی بە زیاد بێت چۆن بوو کڕیتانە والله هەرمان گرت چەند ساڵە هەندێکمان کڕی هاوینان دەکڕین و هاوینان نەفتەکڕن بێزان زستان حکوومەت نایدا ناگران دەبی عادی باشە بۆچی هاوڵاتیان نەودوەرناگرن لە ئێستا ئەی وەردەگرن بەس وەکو پێویست نییە ئێستا وەرگیراوە لە وەرگیرا چۆر نەگیرە 100 لە ترێش ئەوی ژۆن دە بەش ناکە بەشی سێ مانگ ناکە لە منتیقی خۆتان بەڵێ لە چ شوێنە لای منتیقەی گوێر لای منتیقەی گوێڕاتە نەفت لەو منتیقە تەوزیعکرا بەڵێ باشە بەس خەڵکی ناو هەولێر و بەشێکی زۆری هاوڵاتیان یاریمی کوردستان نفتیان وەرنەگرتووە وەرگیرا بەس 50 لترێت و بە 50 لتر ئیدارە ناکرێت سێمان باشە بۆچی ئەوە نەکەم دەدەنە هاوڵاتیان بۆچی وەڵا غێر نییە ئەگە هەبایدەیاندا ینی بەڕای تۆ نفت لە هەرێمی کوردستان نییە وەڵا نییە ئەگە هەبایدەیاندا هەم خەڵکی ینی بەڕای تۆ نای دەنیان نییە والله هیچ شتەکە بە دەرکابرای گوتنی ئەمە بخۆمان نابینین کە هەبی نەشمان دەنێ هەدرێن نییە ئەمەش دەن یەکەری ڕاتینە بڕوایان پێکەم کردنە والله برێچێ هەردوو دووریەکێ پێ نارێم بڵێ ئەم ساڵ شەشەتان ببێنەوە چۆن بەڕێکردنەوە تاوەڕێت بوو ناخۆش بوو ئەم لەوانەیە تا ڕادەیەک ئێمە بتوانین پەیدا بکەین بەڵام زۆران یەک هەن کە ناتوانن پەیدا بکەن بەخۆ دەزان ڕێژەی هەژاری لە لای ئێمە زیاترە زۆرانێک هەنە بێنەوە بەو سەرمایە بە ناچاری ینی ئەو ڕۆژیان بەڕێ کردووە زۆر بە ئازارێکی ناخۆشەوە وەرگرتووە لە منتیقیەوە نەوە دووەرگرتنەوە بۆ خۆمان کڕیمانە بەڵێ نازانی بە چەندێکتان کڕیوە ئەو بزانم 162 بۆ بەرمیلێ 162,000 بۆ ماڵێکی وەکویەوە بەرمێلێ بەشی ئەم چەند مانگەتانەکە بە تەکیدی نە مەخابنە لە وڵاتێکی ئەو حالات بەرمیل نەوت بکڕین چکە بە خۆمان لەسەر نەوتی مخابنە ینی وەک ئێمە ئێستا من تااقەتکردنیم هەیە هەزاران ماڵ لە تااقەتیان نییە چاوێن لە دەستگا خێرخوازیەکانە چاوێن لە دەستگایەکەکە یارمەتیاندا و جلیکانێک نەوتیان بۆ دابێ بکات مەعقولە یعنی ئێمە لەسەر نەوت بینی و ببێ نەوتیش بژین ئەخر ئەمە چۆنە ینی تۆ چۆن پێناسێم ئەم حاڵەتی کوردەکەی وەڵی پێناسە چییە حەق نماوە حەق نماوە ئەگە حەق ببینی ناوەڵە ماقۆن نیە چونکە وڵاتێک کە بەخۆی لەسەر نەوت بێ هەم وڵاتە ئیسفادە لێ بکەن بەس تەنها میلەتەکە خۆت نەبێت ئەوە لەکوێ حەقا بەڵا زیزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێکی زۆری هاوڵاتیان و کە سەرماوسۆڵی زستان گرتوبووینەتەوە و بەداخەوە منداڵەکانیان بە سەرمایی لە ماڵەوە دانیشت بووەوەیە کە حکوومەت هێرێمی کوردستان هیچ بڕەنەوتێکی بەسەر هاوڵاتیان دابەش نەکردووە بۆی من هەل لە نێو بازار بەردەوامە بم دوای ناوبڕە دێمە لای ئێوەی خۆشەویست و ناوبڕەیەک و کورت و دێمە لایەوە
بەڵە خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕا هاتمەوە خزمەتیەوەی خۆشەویست هە لەگەڵ هاوڵاتیان بەرداوام دەبم و ڕاو سەرنجی زیاتری ئەوان دەگوازمەوە و قسەی زیاتر لەسەرەوە دەکەین ئاخۆ ماڵی بەرپرسەکان و ماڵی دەسەڵاتدارانی ئەم هەرێمەش وەکو خەڵکی هاوڵاتی ئاسایی و خەڵکێکی ئاسایی گوزەر دەکەن و ئەوانیش بێنەفت و بێکارەبا و بێغازن یاخود وەکو پەندەی کوردیان لەسەر جێبەجێ دەبێت کە دەڵێ زگی تێر ئاگای لا زگی برسینیە تاوتوێ ئەوان دەکەم و باوسەر زیاتر دەبیسن لەگەڵمان بمێنەوە سەرە لۆچماگە ئێستاش پێیان بڵێم نفت لۆچی ئێستا ئەوە زستانەوە تەواوی دیوە بەهار هات 10 ڕۆژ 20 ڕۆژ ماڵ و بەهار چی بيت حكومتك يعني دعوة شوك سوزية بكت والشعبوية وبنفط وغاصة وتشتغل يعني خۆی ئەو وڵاتانەی کە نەفتیان هەیە زیاتر تووشی قەیران دەبن چونکە سەرۆکان دەجارن هیچ خۆشێک لە وڵاتیدا نەماوە مخابنە لە وڵاتێکی ئەو حالات بەرمیل نەوت بگرین چونکە بە خۆمان لەسەر نەوتی تۆزیان ناکرێت بۆچی نەفت بە هاوڵاتیان ناگرێت لە هەرێمی کوردستان بەڕای تۆ زاوەڕا قوربان پێم وایە بسیارە لە حکوومەت بیکەین باشە منیش نازانم منیشەوە خەڵکە بۆچی نایدەن لەوانیان بکەن باشتر ئەوان خوا نەزانم بۆ نایدەن ئەمە نایزانم پێم بڵێ بەڕای تۆ ماڵی بەرپرسەکانیش وەکو ئاوا خەڵکی ئاسایی ئاوە بێنەفت و بێکارەبا و بێغازن بێگومان نەخێر بەرپرسەکان ئاگیان لە کێشە و مەحاناتی خەڵک نییە کە خەڵک لە چ دۆخێدا گوزەران دەکات ژانی گوزەر دەکات ئەگەر ئاگیان لە خۆیان بێنەوتی بدینن خۆیان ئەو شتانە بدین بێگومان وانین بەڕاستی جێگای داخە چەندین ساڵە کۆمەڵە خەڵکانێکی هەژار چاوەڕوانی دابشکردنی نەوت دەکەن لەلایەن پارێزگاری هەولێریشەوە بەڵێندرا ئەو بەڵێنە جێبەجێ نەکە سەرۆک حکوومەتیش هەمان شتی گوت خەڵک زۆر دڵخۆش و بەڵام ئەو وازستانیش تەواو دەبێ و وەکو ساڵەکانی تر بەڕێ دەکرێت و هیچ ئومێدێک نما بۆ دابشکردنەوە بەڕای تۆ ماڵی بەرپرسەکانیش جارێ پێویستیان بە نەفتەوان کارەباکەیان چۆنە نەفتەکەیان چۆنە غازەکەیان چۆنە ئەوان وەکو ئێمە پێویستیانە یان ئەوان هەیەە بەڕای تۆ باوەڕ ناکەم وڵا خۆ هەموو کەس پێویستی پێویستیانە بەڵام خۆیان هەیەە و کەواتە هیچ تەسیریان لێ ناکە کە تەسیریش نەکە ینی پێیان شتێکی زۆر ئاساییە و گەنجێکم 22 سال بێ ئیشم لە ڕاستە لە ئەوە دەکەین بەس ئێستا مەسیرم دیار نییە لێرە بەرپرسەکانیش کوڕە بەرپرسەکانیش و ماڵە بەرپرسەکانیش ئاوە بێکارەبا و بێنەفتن ئاوە وەزن گوزەرانی ئەو کوێمەیە کوڕەمەسی چجێ لێ ئێستا کوڕەمەسی بە ڤیزەش نەک ڤیزەشنگەن بەرگە پاسەپۆرتی دیبلۆماسی هەیە ئەو پاسپۆرت دیبلۆماسی لە هەموو وڵاتەکان دەخواتن زیاتر لە 184 وڵاتی جیهان دەخوا پاسەپۆرتی دیبلۆماسی کەم پاسەپۆرت تایبەتە بە وەزیرەکان بە ئەندام پەرلەمانەکان و سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی شوڕای هەرێم لە کاتێکدا هەموو کوڕەمەسیەکان جا پاسەپۆرتیان هەیە نانە ئێتە تۆ لەسا برێک کرمان پێکەنینت دەکە دەڵێم ئەوان وەکو ئێمە پێکەنینم بەو سیاست مەدارانەی خۆمان دێت طبعا نفتمان ماڵیوانیش وایە پێم بڵێ ماڵی نەک ئەم پێدەڵێم دڵنیە بە ئەوان زۆر نفتیان هەیە ئەسان هەر پێویستیان بە نەفت نییە نانە دوکە ئەوان دۆلاریان هەیە باشە ئەوان ئیش بە دۆلار دەکەن سیستەمیان جیاوازە لەگە سیستەمیمە باشە ئەمن پێیان دەڵێم کەمەک شەرم بکەن کەمە غیرەتان هەبی زۆر عیبە ئەتوو ئەمن ئەو برادری کە کامێرەمانە سەرمامان بی پێیان دەڵێم زۆر عیبە کوێ هاتووە ئارێڵە نازانم ئەگادەشێ پێم بڵێ ماڵی بەرپرسانیش ئاوا وەکو ئێمە بێنەفت و بێغاز و بێکارەبان نەوەڵا ئەوان مەسلێکی لە زجی تێراگەی لە زجی برسینە ئیتران بەکەی خۆیان پالکەوتون لە ماڵەوە کوڕە مەسوولانە بەکەیفی خۆیانە سوڕێنەوە لێرە و لە ئەوروپا بەدڵی خۆیان و ئێمە نەوەڵای زاگیان لە فەقیر و ئەژارنی ماڵی ئەوانیش ئەوە بێنەفت و کارەبایە بەڕای تۆ ناوەڵ ئەوان هەموو خۆیان لە ئەوروپانەوە جیان گەرمەوە ئاگان لە فەقیری نییە و ئێوە نەفت
نەفتان وەرگرتووە لە منتیقەکەیەوە؟ 3 سال وەرمان نەگرتیە بەتەمایەوە سەرۆگری باش بۆ نەفت نادرێ بەڕای تۆ چێ بەرپرسە لەوەی کە نەفت حکوومەتەکەەوە بۆ نایدام ویشان ئەوان تێرن و چاقی بەس عالەمەکەیدا هەیە کەس خەمیەم خەڵکەی نییە کەس خەمی گەنجیشان نییە گەنجی سکا گەزمەیە گەزمەیە ئێستا من یەک بە خۆم حاضر کرد ینی تۆزە خۆم پڕکەمەوە کەسابەتەش بکەم بەس تۆزێت زەو خۆشبی باوەڕ ناکەم بمینێم لێرە ئارێوەڵ ئەی تۆ لەگە قسەویمە ئەتوش بەتەمای بڕۆ باشی بۆ وڵات چێ دێڵێ ئەخر مەترسیە لەم ڕێ ئەگەری هەیە بە تەواوی لە ناوچێن وڵی تر هەرەوە باشترە یان مەسلێکی یان تێدەچیان دەرەچی زۆر باشتر یەکوان هەم ڕۆژێ مردە بەس لەوێ یەکجار دەخنکەویتەوە مردنی یەکجار دەبین بەس لێرکوان لە کورس هەم ڕۆژێ مردنەش دەبینی ئیشتان نییە کارتان نییە ئیشمانەیە بەس ئەتو ئیشێ دەکرد لە سپێتە ئێواری بەدازاری ئەخ بەدازاری پارەی بەدازای خردەکەیەوە لەم چای خانەدانیشی چەنێکە دەچێت و چای و هەنێ گوڵە بە ڕۆژە وڵا دوو چای و هەنێ گوڵە بە ڕۆژتی قویلانی نزگە 5,000 بچیەمە لە خۆمان بەدازای ڕۆژانیشی دەکەن یان هیچم نەکرد بەس وڵاتە ئەم حکوومەتە شتێکی نەکردو بۆ گەز بۆی گەنج بمێنێتەوە لێرە بەرهەمهێنان بکە داهێنان بکە بەڕای تۆ وڵا کووە ئەگەر هەبایە ئێستامەش ئیشمان نەکرد بەس بەگلای شەکەم مایە ئەرێ وەڵا ئێرەش بەگلای شەکەم لەگە بوو مانگەی بەسار وەرەخەی تێدەگەی بۆ تۆ هەیە بە چوار وەرەقەمان ناوەڵا ئەگەهاوی مەمنون دەبوو بڵێ ماڵی بەرپرسەکانیش ئاوایە ماڵی حکوومەت و دەسەڵاتداریەکانیش ئاوا بێنەفت و بێکارەوە قابی لە بڵێن وابێ ناوەڵاوان نییە ئێستا من خانیەکەم هەیە بەخوا کابرایەک لە دوور منە لە دوور منیشە کارەبان لەویدایە لە هەوڵاتیەکی وەکو من فەقیر نەیاندایە 5 عامودیانیش لۆی بردیە بەڵام لۆ منیان نەبردیە باشە بۆ جیاوازی هەیە بۆ لە بەرچی ینی خەتای کێ واستای زۆرە باشە بۆ یعنی لە بەرچی باشە پرسیارێکی تر ئایا لە ماڵی حکوومەتەکانیش لە ماڵی کەسە بەرپرسەکانیش ئاوا بێنەفتیە ناو ئێستاگە بڕوە ماڵی بەرپرسەکانەوەنە نفتیان بە تانکیان بە ترێلە دەکێشنەوە لۆ فەقیریش ئەگە بەخێری خۆم بەرمیلەکان نیو بەرمیلی بدەنێ 5,000 لێوە دەگرنتەوە باشە چی تێ بۆ کەسانێک ئێستا بەرپرسن لەو دەسەڵاتە چی تێ وەڵی داوای من لەوانەوەیە نفتی تەوزیعکەن و غازیش کەمکەنەوە وەزعکە چاک بکەن هیچ لەوانەوە سەرەتایی خۆتان مافی سەرە لۆچماگە ئێستاش پێیان بڵێم نفت لۆچی ئێستا ئەوە زستانەوە تەواوی دیوە بەهار هات 10 ڕۆژ 20 ڕۆژ ماڵ و بەهاری نفت لۆچیە زستانەکە تەواو بوو تازە نفت دابەش دەکرێت دابەشیش دەکەن بەس تقریبا 6-7 وەردەگرن لە بەهر زۆرە 6-7 لۆمە زۆرە هەیە لۆ بەرپرسیش بەرپرسا پێش شەپانێ بە پارەی بکە نالێتنەوە لۆم زۆرە لۆ مکەمە بەس لۆ فەقیرەکەی زۆرە من ماڵە بەرپرساش هنوکە ئەوە بێ نەفتە بێ کارەبۆیە بێغازە ماڵە بەرپرساشە وڵوێ وڵی ماڵە چ بەرپرسۆ بێ نەفت و غاز نییە ئەو ینی کارە بۆ 24 ساعتی و نزانم غاز و نەفتایەوەیە یا شعبێنیە ینی ئەمتنێ بەس ئەم بووە ڕۆتکەشن ینی ئەم نەفت و غازی بخۆ ئەم خود دەینەفە ئەو خود ینی نەفت و غاز هەیەوەیە کارە بۆ 24 ساعتی هەریەوەیە ئەم چ شتێمانی ئەم دەستێت خۆ ینی وەڵخودکەین ئەو نەفت و غازە مرکێ شعبی ئەم خود دەینەوە ئەموو هەڵبژێرین باشە توی چ ڕیساڵەکێ بۆ حکوومەتەیە بۆ پەیامێ بۆ خەڵکێ تو چ پەیامەکە خودێ ئۆخنا من بۆ حکومەتەوە بلۆ بەس بیت گەلک درێژ بی شعپی و تانگۆڤ بی یعنی ئەسواکی خود بینم خەرکی مۆدەم خەرکی بۆدینەوە تانگۆڤ بی ئەس خەرکی دووکێت بینم خەرکی دووکێت تانگۆڤ بی هەندا خلاص یعنی چ تعامل نەبوو چونکی کەس خەرکی بۆدینەوە تعاملتر نییە ئەس خۆ یعنی شخصی خود بینم هەندا خلاص یۆ گەشتێ سەر ئێسکی بڵۆ بەسەوە شعبی بکەنێ بلۆ درێژتر نەبیت شعبێت تانگۆڤ بیتن خۆ يعني صارمو يعني مشكلات يعني يد بسيط صارمو يعني صارموك يعني وبو شعبو خو في حال بيت بس وكي ما قلتي ناخذ كورونا جاش بو كردستان خدنا كاتن دو تشلي تنوانيا فدابا ما تشتو في حال بيتن يعني مشكله نفتي وغازي وفي حال بيتن ودعوه شوك سوزي اشتغل راستي زور عندي كحكمتك وزور عندي ك والله من ئەو پەیامەمەیە داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە کە ئەوڕێک لەو فەقیرەی بداتەوە بەڕاستی یەکزار فەقیر هەیە لە هەرێمی کوردستان نەود نییە کارەبان نییە بڕۆ دەچێ شارەکانی کە دەچێ وڵاتەکانی کە کارەبا دەوێ هەیە خازت دەوێ هەیە چت دەوێ هەیە مشکلیان نییە بەس لێرە یەکشت دەست ناکەوێت شت دەی بچی بە پارە خود بکرێ بە پارەش کووە
خۆتووەگە بە پارە کۆ یەکشت نییە پارەژ نییە یەکە کە پارە نەبێ هیچیش نییە سا بۆ منە حکومەت کە معاژداتە پێشمەرگەی کە دیداتە پێشمەرگەی کە بەزەر و 500,000 کە نەیداتەیە کابرا خۆ ناچێت هیچ نییە هیچ دەست ناکەوێت ڕۆژێ بە 20,000 دەسیشە پارە یەکا بۆ یەکە بیکڕی وارە وڵا پارە یەکە ئێستا بڕۆنا بازار ئێستا لێر دەچنە بازار پێکۆتە گەڕێن پێکەوە سەودا کا بۆ ژیەکەم کابوو خۆی بە 20,000 ڕۆژێ کرێکارێک بە 20,000 دەسیشێ یعنی هیچ خۆشێک لە وڵاتیدا نەماوە گەنج بێهیش بووە گەنج دەچیت لە بیشە ڕوو لە هەموو شتێکی دەکات لە خراپەی لە دزیە لە ئەنواع فرتوفێڵ ئەنواع شتیەکە ئارە وەڵا نیوە دەخەنشێ ئێستا ئەمە بۆ خۆمان خۆتی زیرانی خۆمانەیە ئەوە چەند وەختە هەر بێسەر و شوێنە یعنی هاتا ئێستا شوێنە خەبەر شتێکی نییە ئەم گەنجی زیرانیەوە ژیانی زۆر خۆش بوو کە ڕۆی لە ژیان خۆشیان ئیشوکاری زۆر باش بوو ئێستا بنەگە ئەگە ژیانی خۆشبان نەدەڕۆی بۆ ناوێژ ئەگەر ژیانش خۆشباوە کوڕە مەسوولێکی بان نەدەڕۆی ئێستا کوڕە مەسوول بۆ ناڕۆ بە بەریتانیای بۆ ناسێ لەبەرەوەی ژیانی خۆشە پس ئەم فەقیریەش وەک من فەقیر دەچێت بە بەریتانیای لەبەر ئەوەی باری دارایی خراپە باری دارایی جێگیرە بۆیە ماڵی بەرپرسەکانیش ماڵی دەسەڵاتدارانیم هەرێمەش ئەوە بەبێ نەفت و کارەبا و غازن بەڕای من نەوت هە بەکار نایەنە ئەوان فول کارەبا نەوتیان بۆ چوە سۆبیان ئەسڵەن نییە ئەسڵەن بە سیستەمێکی زۆر پێشکەوت و گەرم و ساردی بۆ خۆیان دابینەکەن باشە بوو بۆ خەڵکە و هاوڵاتی و هەرێمە جواناکە ئێمەش ڕۆڵەی ئەوان نین وەڵی ئەمە قبولیان دەکەین بەس ئەوان لەوانێ بۆ چاوی تەماشای ئێمە نەکەن هاوڵاتێکە قبوڵەکە بەڕای باشە چ پەیامێکت بۆ دەسەڵاتداران هەیە دەتەوێت چیان پێ بڵێ یان پەیامی تۆ ڕوود لە چێە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە وڵی بەخۆی پێم هەدەبی لە دەسەڵاتداران بێت ئەوان وایانی وەزعەکە دەبینن بەو سەرمایە بۆ ئەو خەڵکە لە چرە ڕزالەتێکات یعنی لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەبینن کاو ماوەیە خێزانێک لە ساردیان ڕق بۆ ئەوان یعنی ئەوانە دەبینن حق ئەوانش بڕک یعنی مساعدەی ئەو خەڵکە بکەن حقا پێش دستان نەودا بەش بکرێن نەی ناو دستان ئەسڵان ئەمە چەند ساڵێک هەروەرمان نەگرتووە بەس بەخۆی حق بڕۆی پێش دستان نەودا بەش بکرێتن بەس ئەو شتەکە ئەو هاالێ داجێت. خۆشەویستانەوەی بینیتان و بیستان ڕاو سەرنجی هاوڵاتیان بوو لە هەرێمی کوردستان کە بەشێکی زۆریان باسییان لە وەزع ناخۆشی ئێستایان کردکەتیا دەژین و بەشێکی زۆری پێیان وایە لە هەرێمی کوردستانەوەی کە دەگوزارێ بە تەواوەتی نەعەدالەتیە و هیچ کاتێ عەدالەت نییە ماڵێک پڕ نەبوو و کارەبا بێت و ماڵی هەژارێک و کەسێکی ئاسایش بێنەفت و بێ کارەبا بێت. ئەوەی ئامۆژگاری و خەڵکەیە بۆ حکوومەت ئەوە بوو کە کاکە تکایە بەسە و ئیتراگاتان لێبان بێ ئیترێمەش مرۆڤین و لە هەرێمی کوردستان وەکوێەوە هاوڵاتین تکای ئاگاتان لە ئێمە بێ ئێمە خەریکە بە تەواوەتیەتەقینەوە ئەمە پەیامی بەشێکی زۆری هاوڵاتیان هەرێمی کوردستان بوو. ئەڵقێم جارێ بەرنامەی پەیامی تۆم لە نێو هاوڵاتیان و خەڵک پێشکەش کردن بەو هیوای ببێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست. سوپاسی هاوکارم متەڵی خۆشەوی دەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵم هاوکار بوو تا ئەڵقەی کتر و بەرنامەیەکتر دێمەوە خزمەتیەوەی خۆشەویست و خەمێکی تری هاوڵاتیان دەکەمە تەوەری بەرنامەکەم بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.